بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە خوای پەروەردگار لوتفی کرد و تەمەنی ئەمانەتی پێبەخشین و جارێکی دیکەش لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی جێکەوتها بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتمەوە. تەبانم جارەش واتە بۆ ئەڵلقەی ئەم جارەش بابەتێکی زۆر گرنگ باسەکەین، ئەویش بابەتی کۆچە. تەمەەن کۆچ بەو مانان وەکو بۆنەیەکی بە ئاوڵێن ساڵانە نا لە کاتی کۆچی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە کاتی سەری ساڵی کۆچیە بۆنەیە کەبێ و ئێمە یادی بکەینەوە. نا، ئێمە لەم بەرنامەیە قسەیەکی جیاوازتر لەسەر کۆچەکەین. من ئەپرسم ئایا کۆچ بابەتێکی مێژوویە و لە دوامانەوەیە یاخود بابەتێکە پەیوەندی بە ئایندەوەیە و لە پێشمانەوەیە؟ چونکە ئەگەر مێژووە و تێپەڕیوە وەکو بۆنەیەک ئێمە ساڵانە یادیەکەینەوە ئەوە مێژووە، بەڵام ئەگەر بەردەوامە و هاتۆتە ناو ژیانی ئێمەوە و بەردەوامی شەبێت تا دنیا ماوە، ئەوان بابەتێکی گرنگە، قەزەیەکی گرنگە بە زیاتر لەبارەوە دوین. لە کۆچات دەسەواژەیەکی دیکە هەیە، ئێمە کۆچ بەکارێنین لەگەڵ هیجرەتە. مەبەستمە بزانم ینی لە نێوانی ئەم دوو دەستەواژەیە کۆچ لەگەڵ هیجرەتە ئایا هیچ جیاوازییان هەیە؟ شتێکەیە ناوی کۆچ بێ بەمانای ئەوەی کە کەسێک لە جێگەیەک دەرەکرێ و کۆچی پێکرێ و ئەڕوا و شتێکی دیکەش هەیە ناوی هیجرەتە و ڕەنگە ئینسان زۆر جار بە ڕەزامەندی خۆی و هیجرەتە بکە ئەو شوێنە بەجێ بێڵێ و قابلی ئەوەش هەیە کە جارێککە مەسەلەن بۆن منە بۆی بگەڕێتەوە. قسەکەی ئەمە لەسەرەوەیە لە بینی کۆچ و لە بینی هیجرەتە کامیان دقیقترە. ینی ئەگەر کۆچ بریتی بێ لەو میکانیزمەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم جوگرافیایەک بەجێ هەڵێ کە بریتە لە مەکە و ئەچێ بۆ جوگرافیایکی دیکە کە بریتە لە مەدینە، ئەگەر ئەمە هەر ینی با بڵێم بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاوا بکەوێتەوە وەگەر ئەمە بەردەوامی هەبێ ئەم جوگرافیا بەجێشتن و ئەم کۆچە بۆ ئێمە کۆچ ینی چۆنەکرێ، ینی ئایا ئەمە چۆن لە کۆچا بین، ینی کۆچ لە چی بکەین ینی یا هیجرەت لە چی بکەین؟ بۆ من گرنگە پرسیاری ئەوەش بکەم کە بۆچی ینی لە پێش کۆچە سوورەتەکانی کەهف و ئیسرا دابەزن وەکو ئامادەکاریەک. ئەما ناکەم بە کۆمەڵک بە پرسیار و لەگەڵ زۆر بەڕێز مامەسا حەسەن حوسێن شورەفەی بابەتەکەکەم گفتوگۆی بابەتەکەکەم بۆ هیوای کە ئینشاءڵڵا بتوانین کە ڕەگەزە نەدۆزراوەکانی کۆچ بدۆزینەوە، یاخود قسەکردنی ئێمە قسەکردنێکی دووبارە نەبێت لەسەرەوەی کە لە ڕابردووە ئێمە بیستومانە قسەمان لەسەر کۆچ، چونکە کۆچ یەکێکە لە بابەتانی کە بەردەوام دەکرێ مەسەلەن دیوی نادیاری با بڵێن دەرکەوێ و ڕوەها بە جۆرێ لە جۆرەکان ینی دیوەرە شاراوەکانی بێتە ناو گفتوگۆ و بێتە ناو بابەتە ئەو بابەتانەی کە پێگوترێ بابەتی بە دوواداچوون و لێکۆڵینەوە. مامۆستا زۆر بەخێربێی سپاس مامۆستا. تەمان بینەرانی خۆشەویستم و جەنابە دەناسن تۆ داعیەکی ناسک و هەروەها لە هەمان کاتە داعیەکی جددی و دەمێکی شەم مەسەلەن بۆ نمونە ماوەیەکی زۆرە مێژوویەکی باشت هەیە لە کاری داعاوی. هیوادارم ئەوەی کە ینی ئەمڕۆ من و تۆ لەسەر ئەم مێزە و لەم بەرنامەیە گفتوگۆیەکەین ینی زۆر سوودی بۆ بینەران هەبێ. جارێشکە بە خێراتن دەکەم زۆر سوپاست دەکەم. با لەو پرسیارەوە دەست پێ بکەم. پرسیارەکە زۆر سادەیە بەڵام ینی بابەت ینی با بڵێن مانایەکی زۆر قوڵە هەڵەگرێ و بابەتەکە زۆر فکریە. ئایا کۆچ لە دوامانەوە ڕۆیوە و تێپەڕیوە وەکو مێژوو یاخود کۆچ لە بەردەم مانایە وەکو ئایندەسازی؟ کامیان لەم دوانەیە؟ بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه وعلى خوای گەورە دەستی ئەوەش خۆشکە ئیخلاص و سەوابمان پێ بەخشێ ئینشاء الله. ماوەسە پەیوەندیان هیجرەت سەرەتایە، ئێستایە ڕابردووشە داهاتووشە. سەرەتای ژیانی ئینسانەکان لەسەر زەوی بە هیجرەت دەست پێەکە، هیجرەتی ئادەم لە باشتەوە بۆ سەر زەوی
بۆی ئادەم عەلەیهی سەلام لێرەوە ئەو ئەرکەی پێیەتی دابمەزرێ و ئادەمی ئینسان بە ئادەمی نەبی و ڕەسوولەوە بگەڕێتەوە بەلای خوای گەورە بگەڕێتەوە بەهەشتەکە. لە ژیانی هەموو پێغەمبەرانە عەلەیهیمو سەلام هیجرەت هەیە. ئیبراهیم هیجرەتەکە، لوط عەلەیهی سەلام هیجرەتەکە، هەموو پێغەمبەران، موسا عەلەیهی سەلام هەموو پێغەمبەران هیجرەتەکەن. کەواتە هیجرەت خاڵێکی گەورەیە لە ژیانی بانخوازان و مسلحین و چاکسازانە بۆ ئەوەی ئەو وەزیفەی کە خوای گەورە دایەتی بە ئینسان کە ئینی جاعل فی الأرض خەلیفە. خوای گەورە ئەفەرمێ فی الأرض خەلیفە، نافەرمێ خەلیفەتون فی الأرض. واتە من و تۆ دروست کرامین بۆ ئەوەی لەسەر زەویەوە ئیداری ئەم گەردوونە بکەین. بیفەرمایە فی الأرض خەلیفەتون فی الأرض واتە بۆ زەوی کە ئەفەرمێ جاعل فی الأرض خەلیفە واتە تۆ لێرەی بەڵام مەودای کاری تۆ هەم بوونەوەرە. بۆی ئەم ئینسانە دروست بێ پێویستی بە هیجرەتێکەیە بۆی بڕاتەوە جارێکی تر بەهێز و گوڕوتینێکی ترەوە بگەڕێتەوە. چۆن پێغەمبەری ڕەسوول عەلەیهی سەڵات وەسەلام هیجرەت ئەکا لە مەککەوە بۆ مەدینە دوایی بە مەبعوثیەت و بە نوبوەتەوە ئەگەڕێتەوە بۆ شاری مەکە لەگەڵ ڕیسالەتە کامیلی ئەکا ئەبێت لە ژیانی هەر کەسێ لە ئێمەیە ئەم هیجرەتە هەبێ بڕوا هیجرەتکە ئەگەر لە خودی خۆشی بێ بۆ خودێکی باشتر چونکە ئێمە دوو نەفسمان هەیە خۆم هەیە و منیش هەم بەس منێکی شاراو هەم ئەبێت لە منە ئاشکراکەوە بڕۆم بۆ منە شاراوەکە کە ئەو تاقە و وزە و توانایە خوای گەورە پێیداوم بۆی بتوانم کەسێکی مصلوح چاکساز و ببمە جێنشینی خوای گەورە لەسەر زەویە. کەواتە ئەم هیجرەتە ئێستایە داهاتووە و ڕابردووشە وەکوتم. بۆیە هیجرەت لای ئێمە خاڵێک نییە، مێژوویەک نییە ڕۆشت بێ کۆتایی هاتبێ، یادێک نییە ساڵان یادی بکەینەوە، بەڵکو هەموو لەحظەیەکە، هەموو ساتێکە. مەگەر پێغەمبەری خوا نافەرمێ من استەوەد یەومەه فەهوە مەغبون. کەواتە ئەبێ ئەمڕۆ هیجرەت لە دوێنێ بکەم. دەی کەواتە بەم مانایە بێ هیجرەت هەموو سات و کاتێکی من و تۆیە بۆ ڕۆیشتن بۆ بەرەو باشتر بوون بۆی بجارتر بگەڕێنەوە ئەو وەزیفە و ئەو مەهامەی لەسەرمانە بە جوانترین شێوە ئەدای. باشە مامۆستا ئەگەر ظاهری هیجرەت وەرگ بگرین هەر بە هیجرەت ناوی بین ینی سیرەکەیت هیجرەت ڕۆشتنە لە مەشەقەتێکی دیاری کراو لە ئازێت و ئازارێک و بەجێهێشتنی جوگرافیایەکی با ئەو بڵێن دیاری کراوە. باشە ئەمە ئەگەر ظاهیرەکەی وەرگرین پێغەمبەر صلی الله علیه و سلم وەدەرنراوە وەکو ئەوەی کە زۆر باوە و زۆر باسەکرێ جاری وایە خەریکە ئەمە بێ بە چەقی هیجرەتەکە خۆی یاخود بە هەموو ماناکە هیجرەت لەوەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەرکراوە. ئەگەر دەرنەکرایە مەسەلەن بۆ نمونە نەدەڕۆژ ڕەنگە ئەمە ظاهیری کۆچ بێ یاخود ظاهیری هیجرەت بێ بەس ناوەڕۆکی هیجرەت لەکوێیە؟ چونکە وەکو ئەوەی جەنابەت باست کرد مانایەکی قوڵی هەیە و بەسراوە بە چارەنووسی ئینسان لەسەر زەوی. طبعاً ئەگەر سەرنجی ڕووداوەکانی هیجرەت بدەیت و سەرنجی ئاەتەکانی قورئان بدەیت ئەبینی هیجرەتی پێغەمبەر عەلەیهی السەلات وەسەلام ڕاکردن نییە، فیرار نییە. هیجرەی تەڵەبە نەک هیجرەی فیرار. هیجرەی فیرار ئەوە ڕاکەیت و تەواو کۆتایی پێی نەئەگەڕێیتەوە. بەڵام هیجرەی تەڵەب ئەوەیە بۆ کارێک ئەچی بەڵام بە کارێکی ترەوە ئەگەڕێیتەوە وەکو وتم چۆن ئادەمی ئینسانیەت و بە ئادەمی ڕەسوولەوە ئەگەڕێتەوە بۆ بەهەشت چۆن پێغەمبەر صلی الله علیه و سلم بە ڕەسوولیەت ئەڕوات و بەنوبوەت و بەعثەت و ڕیسالە جاری تر ئەگەڕێتەوە. کەواتە هیجرەتی تەڵەب چونکە ئەگەر لە ترسا بوایە پێغەمبەر صلی الله علیه و سلم هەرزوو هیجرەتی کرد بۆ حەبەشە لەگەڵ هاوڵانە. ئەگەر وا بوایە خۆی یەکەم کەس ئەڕۆیشت، ئەگەر وا بوایە لە ترسا بوایە پاڵەوانەیەکی وەکو عومەر و حەمزەی ئەبد لەگەڵ خۆیان نەک ئەو بەکرێکی نەرمونیان وانە. کەواتە ئەبینی ئەمانە تێمان ئەگەێنێ کە دەرچوونی پێغەمبەر عەلەیهی سەلام هیجرەتی پێغەمبەر هیجرەتێکی فیرار نییە، ڕاکردن نییە، بەڵکو هیجرەتێکە لە پێناو کایەیەکی تر و شتێکی گرنگترە بۆ دەستکەوتێکی گرنگتر و پرۆژە و کارێکی گرنگتر. بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەگەر سەرنج بدەیت کۆی ئەوەی کە خۆشەوی زێناوەتی عەلەیهی سەلات وەسەلام ئەتوانی لە هیجرەتە وەری بگریتەوە ئەویش کە بریتیە لە دروستکردنی خودی ئینسان بە معنای ئینسانیەتی خۆی واتە بردننی بەشەر لە بەشەریەتەوە بۆ ئینسانیەتی ئینسان. دوای ئەوە تۆ بمبورە مامۆستا لە بەشەریەتەوە بۆ ئینسانیەت ینی چی؟ ئەمە بابەتێکی چونکە بۆ من سەرنج ڕاکێشە ینی چۆن سەرەتا دەکرێت بەشەر بێ و دوایی ئینسان بێ ینی مەبەست چییە لەبێ؟ جسم زائد النفس یەکسانە بە بەشەر بە ئیزافەی ڕۆح ئەبێ بە ئینسان ئەبێ بە ئینسان. بۆیە کێشەی ئیبلیسی بوو لەم ئەکن لئەسجودە لبەشەر چونکە ئەو ڕۆحە نابینێ کە لە ناقی ئادەمایە جسمە بەشەریەکەیە بینێ. ئەوانەی کە ویسپیان بینی
ويسف لا جسمك إنسان يعني بيني ما هذا بشر أما بشر نية شو إنسان شيء بيه لأن أيانتي أنؤمن لبشرين مثلنا بموسى وهارون يعني خوي جورا بيت فرميت إنسان إني جاء أفرميت فإذا سويته ونفخت فيه من روحي فقعوا له ساجدين كواتا إنسان بشرة كجسمك وظاهرية كيتي بإضافة عقل بإضافة الروح لإنسان أبيب إنسان واتا ونفخت فيه من روحي بشر زائدا روح أبيب إنسان كواتا بيغمر صلى الله عليه وسلم أبي أم بشرة كقلبي شي احترام الرزمية جان لبريو أجلي هي بك بإنسان كامل لرجاي شيء ولا رجاي وحية وجاري كتير إنسانيت بإنسان بخشيته وإنسان بريته مرتبة كمال الإنسانية بويا أبيني بيغمر عليه الصلاة والسلام كات هجرتك يكمشتك أيوة شيبكا يكمشتك أيوة بنيادي إنسان بنيه إنسان دروسكا أو إنساني كا أكرا أفروش راوكو بلالي حبشي بك بسيدنا بلال أو صهيبي كبا كويلي أكريت وايلي بك آمادة بدواي كويلي وراكردن حمو مالو سامانكي ببخشي تنها لبيرشي لبينجاو لبيناو آماجو مقصد يكا بوي بيغمري خواه صلى الله عليه وسلم أيوة الهجرة يكم خالي بناي إنسان بك إنسانيك كبتواني هالجري أمانة به بتواني هالجري خمي أمد به بتواني جوران كاري بك زور باشا ما مسا باجار أو دو دستواجهش يقلاي كينوا أوي يعني لكردي على كوتش بالي العربي شا بهجرتنا وده حتى دستواجه قرآنية كمصطلح قرآنيكش هجرتها دم بزانم يعني دقة ودق إما تواني وما أنا يعني وري بجارين هجرة يعني كوتشا شو كا لو أنا لكوتشا هنا كبه يعني زور ملية كبه يعني كوتشت فيها بكرة ومرججني لكوتشا إنسان مقرته وقال أساس سيري قانوني إنه دولتيش بكي وأنا ككوتشا كان لولاتك و شانسي أوانية قال بقى شاغ مثلا بينه وبولاتك إخوة أنا بوكز ما في أوينية كبيته وبولاتك إخوة لبروي تشي لبروي كوتشي لكردوا بلام قرآن هجرت بكاري يعني هجرت تصوري أوكر كقابليتي قرانة وشيء ثابه يعني ما بس ما لم دو دستواجه على كوتش ولا هجرتها بيغمر صلى الله عليه وسلم كم يعني كردوا إما دوشت معناه هجرة معناه وهاجرة معناه هجرة اشتكي خدي منو تو أيكين وبرا بخير بس هاجرة مشاركتي هاي خواهي قولها ببيغمر فرمي حاولا أفرمي هاجروا واتا أمان هي بهوي هوكاري كوروشتن أو هوكاري آية بالنري دريشيا زائدا وأو وظيفش كهيانا واتا هوكاري كي كوالت وكا كوج بكي كي كميان أو ظلم مستمية كلبه هيا دو مشيان أو وظيفي كتوهتا شكا وظيفي بيغمر صلى الله عليه وسلم كامل نابت وكو بيغمر صلى الله عليه وسلم حتى وكو كوجنكا شنك تنها الرسول نية بيغمر رسولة نبيا مبعوثة لناو مكة لبريد صلاة نية لبروي مجال نية سيرك هيج آية يقني آية كاني سلمي مكة باسي نبوتي بيغمرناك عليه الصلاة والسلام همي باسي رسالته لما كا باسي بعثتي بيغمرو باسي بلين نبوتي بيغمرك عليه الصلاة والسلام كيتر كاتي أويا أم بيامت بيكي بعمل لنا كومالقايا أم بيامة بكي بكومالقا أم بعثتيش بيغمر قيادي بيبكا صلى الله عليه وسلم وتا بيامي بيا هم بيروي أكلنا وكومالقا إكاب عمل دولتي بيدروسكا إنساني بيدروسكا حضاري بيدروسكا وهمش لري أم وحية وخوي قيادي شيكا أمتك كواتا مسلمان كان وبيغمري خواه صلى الله عليه وسلم نافرمي هاجروا بوايا اتخذوا هذا إن قوم اتخذوا هذا القرآن مهجورا وجودي هي بلام تفاعلي أنا قلان نا هاجروا تفاعلي لقلاكي كاري لقلاكي بوكاريكي قولتر وتهاجروا أويا كوش أكم لبيناو كاريكي قولتر كوتمان هجري طلبة بودرس كدني إنسانة دولته حضارته كبيغمر صلى الله عليه وسلم كردي بو أوي جاريكي تر لمحمد الرسول عليه الصلاة والسلام لناو شاري مدينة مرتبه نبوته مرتبه بعثتي قشة بيبكاو دريبخه باشا ما مستا اگر بابلين اگر كوتش ياخذ بابلين هجرات ميكانيزم ايماني به بيغمر صلى الله عليه وسلم يعني لجغرافيا كوكبريتي لشاري
مەککە کۆچەکە بۆ شارێکی دیکە بۆ جوگرافیاکی تری کە پێک بترێ شاری مەدینە دوای 16 ساڵ تەبعاً دوای 16 ساڵ مامەڵەکردن لەگەڵ قوڕەیش و لە شاری مەککەیە دوای سەرنجام کۆچەکە بۆ مەدینە قسەکە لەسەرەوەیە ئەگەر ئەم کۆچە هەر بەردەوامە کۆچی ئێمە ینی لە چۆ بۆ کوێیە تەمان ئێمە ئەم کۆچە ینی بۆم جوگرافیا دیاریکراوە نییە بیکەین بەڵام ئەگەر مسلمانە ئەم پرسیارەی لە ئێمە کرد وتی باشە کۆچی کەکە ئێواڵن کۆچ بەردەوامە بۆ میکانیزمێکی ئیمانیە باشە کۆچی ئێمە لەم لەحزەیە لە چۆ بۆ کوێیە جوانە کۆچ وەکتمان بەردەوامە کۆچ لە گوناهەوە بەرە و پاکبوونەوە کۆچ لە غەمەوە بۆ هەم کۆچ لە سەلبیەتەوە بۆ ئیجابی بوون ئەمانە هەمووی کۆچەکە ئەبێ ئینسانی ئیماندار بیکە کۆچ لە مادیگەرەیە بۆ جارێکی تر ڕنگدانەوەی ناوسیفاتی خوا لە ئینسانە کە بەداخەوە ئەمانە هەمووی کۆمەڵی خاڵە بەهۆی ئەو کەشە مادی کە لە کۆمەلگاکەمان هەیە من و تۆی موسڵمانیش ئەو جەوە مادیەمان بۆ دروست بووە کەسی موسڵمانە پەیامدارە دیندارە بەڵام ئەبینی بۆ نمونە کاتێک تۆ بێموچەی هەیە کاتێک مەسەن لەبوونی هەیە ئەبینی کەسێکی پەیامدار و موسڵمان و باوەڕداریش وەکو کەسێکی مادی هاواری هێڵساوە تێگەی چۆنە ئیتر کە ئەم لە کاتێکە پێویستی بە چییە پێویستی بەوەیە ئەم باوەڕی بە ڕەزاقەتی خوا هەیە بە وەهابەتی خوایە بە قودرەتی خوایە بە ڕەحمەتی خوایە ئەمانە چۆن جی ئەکەیتەوە لەم کۆمەڵگایە و هەروەها هیجرەت لە چیەوە هیجرەت لە غەمەوە بۆ هەم ئێستا ئێمە مالێتەوە بەس خەمە خۆین ئەی هەم چییە خەم ئەوەیە من کێشەیەکەیە قەیرانێکەیە فەسادێکەیە من بەس دەسەوئاتۆ دانیشتوم بەس هەم ئەوەیە نا خەفەتی لێ خۆم بەس پلان دانم چۆن چارەسەری بکەم کەسی باوەڕدار نابێ خەمخوا ئەبێ هەمی هەبێ نابێ خەمی هەبێ ئەبێ هەمی هەبێ واتە بەردەوام لە هەوڵی ئەوەیە بێ کە چی بکە کە فەسادەکانی کۆمەلگا چارەسەر بکە و هەروەها لە سەلبی بوونەوە بۆ ئیجابی بوون پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم بدا الإسلام غريبا وسيعود غريبا كما بدا دوای فەرمێ چی فطوبى للغرباء زۆر جار من و تۆی باوەڕدار کەسە باوەڕدارەکەش ئەم فەرموودەیە پێی وایە غەریب چییە پێمان وایە غەریب بۆ کەسەیە لە کونجی زیندانایە و ناوئومێدە و تەعزیب بەدرێ و دەرەکرێ و وانە غەریب چییە لەناو کۆمەڵێک هەمووی دانیشتو عەبوو زانیشتوویەکیان نوکتەی خۆشێت ینی قسەی خۆش دەکا و ڕویان خۆش دەکا و مەجلیسەکە ئەکاتەوە دڵیان خۆش دەکا ئەمە غەریبە غەریبی ئەوەیە لە ناو ناوئومێدی ئومێد ببەخشیتەوە باشە لە ناو فەساد و گەندەڵیەکانە چارەسەر بدۆزیتەوە لە ناو گریانەکانە خەندە دروستکەی ئەمە غەریبە بۆیە پێغەمبەری خوا فەرمی تۆ دایمە غەریب بە ناو کۆمەلگایە کاتێک کۆمەلگا بەرە و مادی ئەڕوا هیجرەتی من ئەوەیە لەو مادیگەریەوە بێم بۆ ڕنگدانەوەی پەیام ئیمانەکان ناو کەواتە ئینسانی ئیماندار لە هیچ لەحزەیەکە ناومێد نابێ نوچ نادا سلبی بیر ناکاتەوە دنیا بە تاریک نابینێ بەڵکو هەر واقعەیە کاتە پێشەوە ئەگەر واقعەکە خراپ بێ هەوڵەدا واقعە بگۆڕێ کەواتە ئەمە جۆرێکە لە کۆچ یا جۆرێکە لە ئێمە دوو دەسەواژەمان ێ مامۆستا پەیوەند قەنەتەمانەیە لەگەڵ یەئس واتە مستەحیلە شتی وا ڕوونادا خوای گەورە لەگەڵ باوەڕدارە یەئسی بەکار نێناوە إنه لا ييأس من روح الله إلا شيء نبي إلا قوم كافر نبي قوم الكافرون كسي بيباورنا أميد به كسي باوردار أكريت وشي قنطة به قنوط به نقنوط قنوط قنطة شيء اشتكت دولة بس مستحيل نتكو خواها بدوري أزاني بلام لبروي خواها أو اشتبه مستحيلها كواتبوه يخواي قولا فرمتشي كسي باوردار توشي يأزنابه ناڵێ مستحیلە شتی وا ڕوونادا ئەبێ بڵێ ڕاستە ئەمە قورسە بەڵام مادەم خوایەک هەیە ئەم کارە بۆ منی باوەڕدار ئاسانە ئەمە یەک دووەم خوای گەورە فەرمێ حتى استيأس الرسل نافەرمێ حتى يئس الرسل چونکە بۆ ئەفەرمێ کەشەکە کەشی ناومێدیە بەڵام کەسی باوەڕدار ناومێد نابێ کەواتە با کەشەکە کەشی ناومێدی بێ ئێستا ئەو وەزعی هەرێمی تایە کەشێکی تەواو ناومێدە ئەو خەڵکە لە هەموو بوارێکەوە بەس کەسی باوەڕدار نابێ بکەوێتە ژێر تەسیری ئەو ناومێدیەوە ئەبێ جارێکی تر بەو غەریببوونەی خۆی و بەو ڕۆشتن لە سەلبی بوون بۆ ئیجابی بوون و لە غەمەوە بۆ هەم جارێکی تر کۆمەلگار ڕەنگێش کاتەوە بەمانە ئیمانیەکان و باوەڕبوون بەخوا و پیادەکردنی مانە ئیمانەکان ناو کۆمەلگایە باشە مامۆستا
پێش کۆچ یا پێش هیجرەت ببوورە ئێمە هیچ ئاماژەیەکی قورئانیمان هەیە چونکە باس لەوە کرێت کە سوورەتەکانی کەف و ئیسراء پێش هیجرەت هاتوونە خوارەوە و ئەمانە وەکو ئامادەکاریەک بۆ هیجرەت سەبارەت بەمە چیمان پێڵێ طبعا داوای برد نەکەم بابەتەکە خۆزانی قوڵە ئەوەی کە مڵام هەمووی ڕۆژ ئەقلامە هەرێک شێلۆشتانی کەوتومە ینی باوەڕی پێویستی بە بەرنامەیەک و بە محاضەیەک کامل هەیە بۆ شیدڵکردنی و قسانە من هەروکو ڕۆمز ئەقلامێک خزمەتی بەڕێزاتان دوو سوورەتمان هەیە کەوکو بەڕێزت فەرموود ئەلکەهف و ئیسراء طبعا دووشت پێ ئەڵێ یەکەم ئیسراء و میعراجی پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی هدف لآيات ومعجزي خوي آيات معجزة وآيات خوا وان بقولي معجزة بو تثبيت إيمانه بلام إسلام معراج ببيتشواني همو معجزة كان يتروا بو اختبار إيمانه أما جوازي إسلام معراج لقل باقي معجزات إسراء كاتب بيغمر أخوي يقول معجزة لسدس إجراءك بو تشيا بو أخلك باور بيني بس خلكاني كان باور يعني هنا وبوي أم جار أخوي يقول تاقيانا كاتو إسلام معراج بو تاقي كردنوي إيماني أو خلقية بزان تا چەندێک ئەم خەڵکە باوەڕ و یەقینەن دامەزراوە بەرامبەر محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام ئیتر ئەلیەوە ئەبوو بەکری سیدیق خوا رازی بێ لەقەبی سیدیقی ئومە وەرەگرێ کەواتە یەکەم ئیسرا و میعراج بۆ ئیختیبارە بزانن ئەم کۆرسی 13 ساڵە وەریان گرتو ئەم هاواڵانە 12 ساڵە ئەخوێنن لە مەدرسەکەی پێغەمبەرە لە ماڵی ئەرقەمی کوڕی ئەبی ئەرقەمە صلی الله علیه وسلم ئەیخوێنن ئایا لە دوای ئەم 12 ساڵە لە کۆتا ساڵە اختباري كان كبزام ناجح بن يانا محاولات ناجح بن سركون دوای کە سووری کاف بێ پێتانە پێ ئەفەرمێت ئێوە خاڵێکتان لە بەردە سایە ڕوو ئەکەنە وڵاتێکی تر شوێنێکی تر هیجرەتەکەن ئەشکەوتێکی ترەوە ئتر لەم ئەشکەوتای ئیمدادی خوایی بۆ ئێوەیەت گۆڕانکاری ڕیشەی ڕوئەدا لە ماوەی ئەم ئەشکەوتەیە بەس ئەو فیتنانی ڕووتان تێکا فیتنەی ئیمانە هەروەها فیتنەی عیلمە فتنەی ماڵ و سامانە فتنەی دەسەڵاتە ئەمانەی کە هینایە پێتە فەرمی تۆ ڕووبەڕووی ڕۆژگارێک ئەبیتەوە هەموو ئەم فیتانەی تایە چۆن ئەتوانی مامەڵی لەگەڵا بکەی کەواتە ئەیان سازێنێ پێشوەخت بۆی ئامادە بن چونکە ئەمان لە مەرحەلەی ئیبتیلاوە ئەچن بۆ مەرحەلەی فیتنە هەموو کاروانێک مامۆستا پەیوەند هەموو چاکسازی هەموو مصلحێک هەموو لایەنێکی ئیسلامی هەموو سەحوەیەک بەسێ قۆناغا ئەڕوا قۆناغی ئیبتیلا قۆناغی فیتنە ئەنجا ئیمتیحان لە ئیبتیلایە تاقیکردنەوەیە بە ناڕەحەتیەکان بە ئێش و ئازار بە خەم بە ئەشکەنجە هەمووان بینیومانە ئەگەر بۆیە دایمە لە ئیبتیلایە وەلەنەبلوەنەکم بشەیء من الخەوف دایم بە ئیبتیلا تاقیکردنەوەی بە ناڕەحەتی لە ئیبتیلایە ئینسانە بەرەوەی محتاجی بەخوایە دایمە دەست بە دوعایە و نزیکە لە خوا بۆیە خوای گەورە بە دوایە چی ئەنێ مژدەدان فەبەشیر مژدەیەنێ ئینسان ئاسایە لە ئیبتیلا زوو سەرەکەوێ بەس ئەوەی خەتەرە دوای ئەوەی کە ئیبتیلا سەرکەوتی خوای گەورە مژدەت هەیەتی بەکردنەوەی دەرو ئەنجا ماڵ و سامانێتێت کە پێوترە فیتنە ئینەما ئەموالکم و ئەولادکم فیتنە دوای ئەوەی ئێمە ئەو قات و قڕێمان بینی ئەو ناڕەحەتیەمان بینی ئەشکەنجە و گرتنمان بینی ڕاکردنمان بینی کوشتن و بڕینمان بینی چی هاتە سەر فیتنە دەرگاکانمان بۆ کرایەوە ماڵ و سامان کرایە ئەوە پێوترە چی فیتنە لە فیتنەیە لەبەرەوەی کە ئینسان هەیەتی محتاجی خوانیە ئەلێرا سقوط زۆرە ئەلا ئینەهم فی الفتنة سقطوا سقوط زۆر ئەکەوین هەمومان زۆر ناکەوت زۆر مامۆسای گەورەمان هەبوو برای گەورەمان هەبوو دەرسی ئیمانی بە من و تۆ چەندەها خەڵکمان هەبوو ئافرەتی داپۆشراوە بەڵام کە لەگەڵ دنیا کرایەوە لەچک فڕێدرا مزگەوت چۆڵ کرا مەبدەع نەما بوو لەبەرەوەی فیتنەیە ئینسان خۆی ناگرێ بۆیە بەدوای فیتنەیە خۆی گەورە ئیستیغفارەیەنێ پێویستە بگەڕێیتەوە ئەگەر هاتوو ئینسان لە ئیبتیلا و فیتنەیە سەرکەوت کەلیمەی چیت ئیمتیحان أولئك الذين امتحن الله قلوب إتر قلوب أم ضلا تاقيد نوي تقوى بوكراو قشت مرتبة تقوى تواو تمكينات بدوايا شوي ولو أن أهل القرى آمنوا واتقوا لفتحنا عليهم بركات من السماء والأرض كواتا بيانا فرمي إيه وشي تان لبيشا عقاتان لبي فتنة علم تان لبيشا فتنة دا صلاة تان لبيشا فتنة مالو سامان تان لبيشا فتنة إيمان تان لبيشا أمانة هم تاقيد كرنويا بوي أبي برون برو أشكوتي كأشكوتي مدينية ليوا وكو أصحاب الكهف شون أرون دوايين كومالجايك بجي إيلن فاسد وكافر هنا كومالجاي شي إيمان دار دروز بوا بهماشي وأفرمي إيوش كاتي جينا كاتي أجرينا ولا مدينة
ئەو ئەرکەی پێتانە بڵێن ئەنجامتاندا ئەگەڕێنەوە سەرزەوی بۆ ئەوە ئاودان بوو و فەتحی ڕۆم و شام و زیرە عەرەبی وڵاتان کراوە. باش مامۆستا ئەگەر دوور نەکەوینەوە لەو دوو سوورەتە ئەگەر لە سوورەتی ئیسرا باس لە شەوڕەوی پێغەمبەر صلی الله علیه و سلم کرابێ بەوەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم بە مەدێکی خوایی بە هاوکارێکی خودایی ئەو سەفەرەی کرد و سەفەرێکە ینی خوای پەروەردگار ینی ئەو هۆکارێکە خۆی بە چاکی زانیوە پێغەمبەر صلی الله علیه و سلم پێگواستەوە بۆ ئاسمانەکان و بۆ سدری منتەها وانە ئەمە پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر بە بڵین ئامادەکاری تیان نەکردووە و ڕەنگە ئامادەکاری ڕۆحی قسەیەکە بەڵام مەبەسمان لە مەشەقەتی ڕێگایە بەڵام سیرەکەی لە سوورەتی کەهفە ینی وەکو ئەسحابی کەهف ینی هیجرەتەکەن و وەکو جەنابەت باست کرد بە مەشەقەتێکی زۆر ئاڕۆن قسەکە لەسەرەوەی یاخود پرسیارێک لەمایەتە پێشەوە ئەڵێن باشە بۆچی لە کۆچی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە هیجرەتە لە مەکە و بۆ مەدینە خوای پەروەردگار وەکو چۆن لە ئیسرا و میعراجە چۆن لە شەوڕەویە پێغەمبەری هەڵگرت و تا سدری منتەهای برد بەبێ مەشەقەت بەڵام بۆ لە کۆچە پێغەمبەر صلی الله علیه و سلم بە مەشەقەت هاتیە پەڕێ بۆ خوای پەروەردگار هەڵی ناگرێ و ڕێک ناچێت لله مثل الأعلى لە مەدینە داینانێ بە پرسیارێکە یاخود با بڵێن ئەو پرۆسە دوور و درێژەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم لەم هیجرەتە بەکارهێنێت چییە؟ دەست خۆش بێ مامۆستا بەس یەک شتم مابوو دەقیمەن ئەوەی ئیبتیلاکەوتم باش ئەگەر لە ئیبتیلایە سەرکەوتی شتو لە فیتنەیە سقوطمان کرد بەداخەوە باش ئێمە وەکو خەڵکی ئەم هەرێمی کوردستانە لەو ناڕەحەتی و ڕزگارمان بوو خوای گەورە ڕۆژانێ دەروی لێ کردینەوە بەڵام بەداخەوە سەرکەوتوونە بووین جارتی گەڕانە بۆ مەرحلەی ئیبتیلا سەجارێک تری ئەمە لە ئیبتیلاین خوای گەورە سەرمان بخا بگەڕێنە بۆ مەرحلەی فیتنە و لەوەش سەرکەوین ئینشاءالله مامۆستا عەزیزەکەم طبعا هیجرەت بریتە لە کەمالی تەخطیط لەگەڵ کەمالی تەسلیمە لەم هیجرەتە ئەو قسەیە هەڵەیە کە بووترێ ئەوەی کە لە ئیسرایە ڕوویدا لە میعراج ڕوویدا لە هیجرەتە ڕوویدا بەڵکو تێکەڵەیەکە باش لە ئەسباب دنیایەکان و لە ئیمدادە خوایەکانیش کاتێک باسی هیجرەت لە باسی هیجرەتە و لە باسی بەدریش جەنگی بەدریشە کۆمەڵی چەند وشەیەک بەکارهێنێ پەروەردگار إذ أخرجه الذين كفروا الثاني اثنان إذ هما في الغار إذ يقول لصاحبه همو أم إذانا لبدري شاه خواهي قولك باسك إذ تستغيثون ربكم همو أم إذانا بريتية لتدخلي راسته وخوي خواهي قولك بواسطة خواهي قولك راسته في صلى الله عليه وسلم نقشة دانية بلان دانية لوكو هو إنسانيكي وكو بيغمبري كمعلمة صلى الله عليه وسلم كنبي وكرسولة بو أوي أمتكي بزانية حموشتكان هن نابێ بە تەسلیم بوون نابێ بەڵکو ئەبێ لە پاڵ تەسلیم بوونی مطلقا ئەبێ تەخطیتی مطلقیش هەبێ و ئەبێ فیدای مطلقیش هەبێ و ئەبێ عەتای مطلقیش هەبێ پێغەمبەر ئەبوبەکر سیدیق خوای گەورە لێ رازی بێ چیەکە فیدای مطلق جارێ لە دواوە بڵێ عەتای مطلق هەموو ماڵەکەی بەخشێ علی کوڕی ئەبی طالب فیدای مطلق لە جێگاکەی ئەخەوێ بۆی ئەو تیرۆر کرد لە جاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم باشە پێغەمبەر صلی ئەسباب بگرێت بەڵام ئاگامان لێ بێ لە پاڵگرتنی ئەسبابە خۆشەویست عەلەیهی سەڵات وەسەلام باس ئەزانێ قورێش باش ئەناسێ ئەزانێ لە شوێن پێ هەڵگرتنا چەند بەهێزن خۆ ڕێگاکە ئەگۆڕێ نایگۆڕێ بەڵام خۆر هەرێنە بەردەم ئەشکەوتەکە مادەم ئەی محەممەد ئەسەم تۆ ئەسبابەکانی دەگرت سەڵاو سامی خوای گەورە لە پێغەمبەر بێ بە تەواوەتی کاملی تەخطیتت دانا ئیتر نۆرەی تەداخولی خوایە بە کاملی چیەوە بە کاملی ئیمدادی خواییەوە چۆن ئەو کاتی کە خۆشەویستمان دەرەچێ لە هەر کەسێک لە قورەیش لە بنەماڵەکانی قورەیش وەزەکانی قورەیش گەنجێک بەتیرێکەوە ئەوی پێغەمبەر شەهید بکە خۆشەویست عەلەیهی سەڵات وەسەلام بە گۆشت و گیانی خوێنی بەناو تێپەڕێ بۆ پێغەمبەری خوا نابینن پێغەمبەری خوا چی لێ هات پێغەمبەر صلی الله علیه و سلم بەناوێنی کاتی ئەفەرمی وەشاهد الوجود وجعلنا من بینهم سدًا ئەخوێنە چی لێ هات بۆ نایانبینی کاتێک پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەچێتە ئەشکەوت کێسەیە بۆ سەری ئینشاءالله ئەچێتە ئەشکەوت قورەیش هێنە بەردەم ئەشکەوتەکە سەرنجی ڕوايەتەکان و ئاەتەکەش بە پێش ئەبوبەکر سیدیق ئەفەرمێ ئەی پێغەمبەری خوا سەیری بەرپێی خۆیان بکەن عەلەیهی سەڵات وسەلام ئەمان بینن دوجار ئەفەرمێ ئێمە گوێمان لە دەنگی هەناسەی قورەیش بوو
آخر ناکرێت من جمله دەنگی هەناسی ئەو بێت بەڵام مامۆستا گوێ لە دەنگی قسە وتوێژەکەی من و تۆ نەبێ وتوێژەکەن لا تحزن إن الله معنا ما ظنك باثنين الله ثالثهما گفتوگۆ و حوارە ئەیکەن ئەوانش بەدەم ئەشکەوتەکە وەستاون ئەفەرمێ جەمال لە دەنگی هەناسیان ئەی بۆ نەیبینی بۆیە ئەلیرەیە ئەوەی کە لە میعراجا ڕوئەدا لە میعراجا چی ڕوئەدا پێغەمبەر عەلەیهی السەلاة وەسەلام داخلی عالمێکە بێ کە پێوترێ چی غەیبی مشاهیدی پێوترێ ئێمە سێ عالەمان هەیە عالەمی مشاهیدمان یەکترێ بینین عالەمی غەیبمان هەیە مطلقە نایبینین وەکو مەلایکە وەکو چی بەس غەیبی مشاهیدمان هەیە تۆ ئەیبینی جاروای من نایبینم من ئەیبینم تۆ نایبینی پێغەمبەر عەلەیهی السەلاة وەسەلام کاتێ سوورەی تەبەت یەدا دائەبەزێ جەمیل بەردێکی ئەوەی پێیە ئەڵێ کوا محەممەد کوا مزەمەم ئەم بەردەیان بەدەمیە ئەوبەکر سیدیق فەرمێ لەگەڵ خۆشەویستە عەلەیهی السەلاة وەسەلام پاڵ جواری کەعبەیە بووین وتم ئەی پێغەمبەری خوا ئەو بەکرە ئەوە جەمیلە فەرمی ئەو بەکر مەترسە ئەفەرمی جەمیل هاتبوو تووڕە بوو سوور بوو بۆی کوا محەممەد کوا هاوڕێکە ئەڵێ سەری مەسیری پێغەمبەری خوا بەکر سەڵاو لە پەنەمە دانیشتووە جەمیل ئەڵێ کوا جەمیل ئەو بەکرە بینێ ئەبوو بەکر پێغەمبەر صلی الله علیه و جەمیل بینێ پێغەمبەر توانە بینێ بەس جەمیل پێغەمبەری خوا نابینێ ئەو بەکرە بینێ پێغەمبەر چی لێ هات چۆ ئەو مەعیەتەوە چۆ ئەو عالەمی بوعدی سێمەوە بوو چۆ ئەو عالەمەوە کە لەو عالەمەیە زەمەنێ زەمەن سەفرەتیایە ئەو کاتێک کە عوزەیر ئەخەوێ خەوی لێ ئەکەوێ ئەماتەه الله 100 عام دەی چی لێت خۆی و خواردنەکەی چونکە لە ناو چنە عالەمێکەوە زەمەن تایە سفرە دوای 100 ساڵ وانظر إلى طعامك لم يتسنى خواردنەکەی ساڵ تەسیری تێ نەکردووە وە خۆی ماوەتەوە چونکە لە عالەمێکە زەمەن سفرە بەڵام گەردەشکەی لە عالەمی دنیایە بۆ بە خۆڵ پێغەمبەر صلی الله علیه و سلم لە ئەچێتەوە عالەمەوە کە عالەمی غەیبی مشاهیدە ئەبوو بەکر ئەیبینێ بەڵام جەمیل نایبینێ کاتێک خۆشەویست عەلەیهی السەلاة وەسەلام کاملی تەختیت بەکارهێنێ قورەیش ئەچنە بەردەم ئەشکەوتەکە ئیتر نۆرەی ئیذ هوما فی الغار ئەو ئیذا لێرا چە تەداخولی خوایە ئەفەرمێ چی لا تحزن إن الله معنا خوای گەورە لا يدركه الأبصار کە تۆش لەگەڵ خوایە بی کاتە تۆش نابینرێی بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم لەگەڵ ئەو بەکرا ئەم جارە ئەبوو بەکریش لەگەڵ پێغەمبەر ئاچێتەوە عالەمەوە قورێش نایان بین ئەمان جوان لە هەناسەی ئەوانە بەس ئەمە لەو عالەمەیە گفتوگۆکەن نقاشەکەن قسەکەن ئەوان جوان لێ نییە بۆ چکە ئەچێتە عالەمە کەواتە لە میعراجە کەواتە لە هیجرەتە بەشێک لە ئاەتەکانی چیتایە میعراجیشی تایە ئەو لەحزەی کە سوراقە ئەگاتە بە پێغەمبەر صلی الله علیه و سلم قاچی ئەسپەکەی ڕۆچێ کاملی تەختی تەواو ڕێگەی گرتووە بەڵام ئەوە تا یەت بەس ئیتر بێ خواتە داخڵکە لەوێ قاچی ئەسپەکەی بابا ناکری زەویە کەواتە لە هیجرەتە لە پاڵ ئەوەی کە تەختیدی کاملی هەیە پێغەمبەر صلی الله علیه و سلم کەمالی تەختید و کەمالی تەسلیمیشی هەیە لا تحزن إن الله معنا ئەو تەسلیم بوونەوە ئەکا کە پێغەمبەر صلی الله علیه و سلم خوای گەورە ئیمدادی بکە بیباتە عالمێکەوە لە کۆمەڵێ مەرحەلەیە بۆ ئەی نەبینرێن بەڵام گەشتەکەش گەشتێکی ئینسانیە و بەپێی ئەسباب مادیەکان باشە با دوور نەکەوینەوە لەو دوو ئەشکەوتە ئەشکەوتێکیان ئەشکەوتی حرڕا کە وحی بۆ پێغەمبەری خوا دێتە خوارەوە مەدەدی خوایی هەیە لە ئەشکەوتی دووەمە لە ئەشکەوتی ثەورە پێچە سەرکەوتن هەبێ ینی ئەم دوو ئەشکەوتە ینی کە لە ناو سیرە و لە ناو مێژووی با بڵێن ئیسلامیا زۆر ڕەنجی داوەتەوە زۆر باسەکرێ بۆ ئێمە ئێستا چ مانایەکی هەیە پێویستە هەر کەسێ لە ئێمەی باوەڕدار ئەشکەوتێکە بێ بۆی بگەڕێتەوە بەردەوام ئەو ئەشکەوتە کە مەعیەتی خواییە کە ئیمدادی خواییە فەئو إلى الكهف ئاەتەکە يجعل لكم من أمركم رشدا وەزەم ئەگەر ئاەتەکە باڵە نەوت بێ بۆ ئەوەی لێوە ڕۆژ بەدەست بێنی پێغەمبەر صلی الله علیه و سلم یەکەم جار لە ئەشکەوتی حیڕایە لەو ئەشکەوتایە ئیتر لێرەوە جارێکی تر پێغەمبەر عەلەیهی السەلاة وەسەلام یا چییە پەیامێکی بۆیە کە چێ ئیقرا ئیتر ئەبێ خۆشەویست بگەڕێتەوە بەم ئیقرا ئەو بڕاتە ناو کۆمەڵگە لێرەوە ئەبێ جیلی تەسیسێک ینی جیلە تەسیس بکە لە ماوەی ئەو 30 ساڵێ باسی ئەشکەوت لە ئارایە نییە بۆ ئەوەی لە ئەشکەوتا هێناوێتی ئەبێ لە ناو کۆمەڵگایە پیادەی بکە دوای ئەوە پێویستی بەوەیە کە کۆمەڵی خەڵکی سازان و دروستی کرد جارێکی تر پێویستی بە ئەشکەوتێکی تر هەیە بۆی ئەو ئەشکەوتەی چۆن ئینتڵاقی کرد بۆ ناو کۆمەڵگاکەی خۆی بە ناو کۆمەڵگای دەرەوە ئەشکەوتێکی فراوانتر ئینتڵاق بکە جارێکی تر دەروازەیەک بۆ کرانەوە بەڕووی عالەمە گیانە کەواتە بۆیە دوو جار باسی ئەشکەوتە کرێت
حد جارك بودو انطلاقي يكم انطلاقي ذاتي دوايم انطلاقي عامة بناو كومالجاو بوهمو بشكاني تر بويا يعني هريشي اللي اما براسي بيويسا جار او اشكو تمان هبه بو خمان دروسي بكين او كاتينا اميدي هي او كاتي بطاقتي هي او كاتي خمكاني دنيا بو كاتي انسان بروت ناو اشكو تك جاريكي بروت بو اشكو بو جاريكي بغروتينك تلو بيت ناو كومالجا سيكي جواني ابن مسعود يا اخو علي رازي بي حوالا افرمي لدواي وفاتي محمد صلى الله عليه وسلم كومالك لا حاولوا التابعين شو من اشكوتك وهر خليشي خوا برستيبون وتيان اي ابن مسعود كومالك كم هر هلا اشكوتا خليشي خوا برستين شو بولا نتي ورنا دروا اگر همو خوا پرستکان بسنە ئەشکەوتەکان ئەکێ تێبکۆشێ لەگەڵ دوژمنەکانی دینی خوایە کەواتە ئێمە ئەبێ بچینە ئەشکەوت بۆ ئەوەی جارێکی تر مراجعەی خۆمان بکەین و بە ڕوحێکی ترەوە بێن ناو کۆمەڵگا نەک بچین ناو ئەشکەوت بۆی داببڕین بەڵکو بۆ گەڕانەوەی بە ناو کۆمەڵگا بە شێوازێکی تر. مامۆستا کاتێک پێغەمبەر صلی الله عليه وسلم هیجرەتەکە دەکاتە مەدینە هێشتا بەسەر وشترەکەوەیە چاور دەکاتەوە بە دوای شوێنێک ئاگەڕێ شوێنێکی گونجاو بۆی بیکا بە مزگەوت مزگەوتەکەش وا بڵێن ئێمەشتا شتێکمان هەیە ئەڵێ لە ناو ڕووبەری گشتیە واتە لە شوێنێکە کە نزیکە لە ژیان و لە هەڵس و خوستی خەڵکیەوە لەوێ مزگەوتێک بنیادەنێ مزگەوت بەمانە زاهیرەکەی نا بەس بەمانە بە بوعدە ئیمانی و ڕوحیەکەی ینی لێرە چییە و مزگەوت چ مانایەکی هەیە و مزگەوت چ بایەخێکی هەیە بۆ کۆمەڵگا. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام باش تێگەشتووە کە ئەزانێ مزگەوت چەندێک گرنگە بۆیە خۆشەویست عەلەیهی سەڵات وەسەلام یەکەم کارێک ئەیکا بینایی مزگەوتەکە. مزگەوت ناوێکی هەیە پێوترێ مەسجید، ناوێکی پێوترێ جامع، پێوترێ موسەلا. جامع کۆکەرەوەیە، موسەلا ئەو شوێنەی کە نوێژی لێکەوێت و دڵەکان بێکەوە پەیوەست ئەکاتەوە جارێکی تر بە ناوی بەیتەوەیە واتە زۆرمانەوە ئەبێ ئەو کەسە زۆر مێنێتەوە لە مزگەوتە چونکە مزگەوت شوێنی دروستکردنی ژارە کە دوایە مەسەری ئینشاءالله. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکەم شتێک مزگەوت دروست ئەکا و مزگەوت ئەکاتە سەنتەری شاری مەدینە. یعنی یەکێک لە عەقڵیەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر عەجیبە یعنی کە دراسی سیرە ئەەکەی لە کتێبی التراتیب الإدارية شتی زۆر جوان باسەکە. یعنی کاتی سەیری خۆشەویستەکەی عەلەیهی سەڵات وەسەلام بۆ عەقڵیەتەوە کاتێکی یەکەم جار مزگەوت دروستەکە. مزگەوت ئەکاتە سەنتەری شار. دوایی ئەنسار کۆمەڵە زەوی ئەدەنێ کە هیچیان پێی نییە. خۆشەویست عەلەیهی سەلام چیەکە؟ ئەیکات تەوزیعەکە بەسەر ئەو هاو ئەڵێ چیە ئەفەرمێ بڕۆن سەرژمێری کەم بزان چەند کەس. ئەبین 1000 و ئەوەنە هاوڵ هەیە. 1000 و تقریباً 50 کەسەوە بزانم. هێد ئەم زەویانی کە پێیەتی تەوزیعەکە بەسەر چییە؟ ئەو کەسانەی کە بێخانە و لانن کە بێماڵن بەس ناڵێ بڕۆ بە ئارزی خۆتان بیکەنەوە بە پێی قەبیلەکان و هۆزەکان و دوایی یەکەم پێیانە فەرمی ئەبێ یەکەم گەڕێکی نیشتەجێ دروستکەن وەجادەی عام دروستەکە وەجادەی تایبەت دروست ئەکا مزگەوت ئەکاتە سەنتەری شار. کەواتە یەکەم شتێک مزگەوت ئەبێ سەنتەری شار. هەموو گەڕەکەکان یەنەوە سەر مزگەوت، جادە فەرعیەکان یەنەوە سەر جادە ڕئیسیەکە، جادە سەرەکیەکەش یێتەوە سەر مزگەوت کە پێغەمبەر صلی الله علیه و سلم دوای ئەوەش وتمان پێغەمبەر صلی الله علیه و سلم کە دروستەکە گەڕەک و جادە دروستەکە كومالي ياسا وكو ياسا شارين دروسك من ضيق طريقا او منزلا فلا جهاد له او تجاوزك ضيقات ان كانت قانون بين تجاوزك بين بذلك جهادك حروها ابيني سيدكي اياكم مجلس في الطرقات والحاصل امانها من كومال رجاي بو شي كم مزقوت بو بس نتر كواتي كم مزقوت بس نتر شهر دوم وظيفه ايمانيه كي مزقوت كبريتين لشي الله نور السماوات لشويه في بيوت لما كان اخوايا کەواتە مزگەوت شوێنی چییە؟ شوێنی نورە. کەواتە من و تۆ ڕۆژانە پێویستن 5 جار بچینە ناو نورەکەوە ئەو نورە و ڕووناکی وەرگرین و بین کۆمەڵگای پێ ڕووناکەینەوە. ئەو ڕۆحا کە وەحیە وەرگرین بین ڕۆحکەنەوە بەری ئومەتە. بۆیە پێتە فەرمێ لە ناو مزگەوتە ئەدای نوێژەکەی. بەس ئەی ئیقامەی نوێژ لەکوێکە ئەبێ ئیقامەی نوێژ بینیتە ناو مزگەوتە گەورەکەی ژیانەوە. دوو مزگەوتمان هەیە. مزگەوتە بچووکەکەمان هەیە کە ئەو 4 دیوارەیە ئەدای نوێژی تیاکەین. بەڵام مزگەوتە گەورەکەی ژیانمانێ جوعلت لي الأرض مسجدا وطهورا. ئەبێ ئیقامەی نوێژ لەکوێ بێنە ناو کۆمەڵگایە بکرێ. ئەو مانا گەورانەی کە
لە نوێژە هەیە إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر نەک عن الفاحشة ئەبێ مزگەوت کەسانێ دروستکە فنەک فاحشە نەکەن چونکە فاحشە کردنی فعلەکەیە بەس فەحشا ئەبێ مزگەوت کەسێ دروستکە ئەسڵن بیریشی لێ نەکات چونکە ئەم بیری لای داوێن نییە ئەم ئەزانەی داوێن ئەزانەی ماڵ و سامان و دنیا هۆکارە بۆ بەجێهێنانی وەزیفەیەک باشە بۆیە ئەفەرمێ إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر بۆیە پێتە فەرمێ ئەگەر هاتوو ئەو نوێژە ئیقامەی نوێژ وەکو خۆی ئەدا کرا چی دروستە بێ حەزار دروستە بێ الذين إن مكناهم في الأرض أقاموا الصلاة كاتب نوێژ بەچی دروستە بێ ئیقامەی سەڵات ناو مەسجدە گەورەکە هەیە دوای ئەوە ئەی هۆکاری داڕمانی شارستانی حەزارە بە چییە فخلف من بعدهم خلف أضاءوا الصلاة واتبعوا الشهوات وظيفەی مزگەوت تەواو تعطیل بوو بۆچی بۆ ئێستا بۆیە زاڵمترین کەس کێیە وانە وسعى في خرابها نەک وسعى في هدمها نەک بێ مزگەوت بڕوخێنێ ڕێ بگرێ مزگەوت وەزیفەی خۆج ئیمڕۆ ئەوەی کە هەیە ئەلمانیت ئەوێ بیکە ئەوێ وەزیفەی مزگەوت تەعتیل بکە کە دروستکردنی ڕیجالە کەسانێک کە نور و ڕوحیان پێ بێ بۆ ئاودانکردنی کۆمەلگا ئەو نوروە بکە بۆ وسعى في خرابها نەک وسعى في هدمها کەواتە پێغەمبەر حەسەن باشە زانێت ئەبێ ئینسان لەم مزگەوتە بچووکەوە نور و ڕۆح وەربگرێ بۆی کۆمەلگار بژێنێتەوە و ڕووناکی بکاتەوە بەوە و ئیقامەی نوێژی تیا بکە باش مامەستا کۆتا پرسیارم ئەگەر بە کورتیش بێ چونکە کاتی بەرنامەکە ڕوو لە کۆتاییە ئیمامی بوخاری ڕەحمەتی خوای لێبێ لە سەحیحەکەیە نەگەڕاوەتەوە بۆ وەلادەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ لە دایکبوونی پێغەمبەر بیکا بە مەدخەل بۆ سەحیحەکەی بەڵکو هاتووە ڕەبتی کردوتەوە بە جۆرە لە جۆرەکان بە مەوزوعی نێتەوە یاخود با بڵێن یەکەم فەرموودە کە لە صحیح هاتووە هێنا ینی فەرمودەی نێتە ئەمە چ پەیوەندێکی بە من ئەمە بۆ کۆتایەکەشی ڕەبتکەمەوە دیسان بە سەرەتاکەمەوە ینی بە کۆچەوە ئەمە ینی خۆ من نەزانم فەرمودەکە زۆر ڕەبتە بێتەوە بە بابەتی کۆچەوە بەڵام على ساقی کۆچ بالضبط على ساقی کۆچ باشە قسەکە لەسەرەوەی ئەمە هەر قەدەریشی خواییە یاخود مەبەست ئەمە کراوە مادەم دینەکە دینێکی ڕابانیە و خوای گەورە خاوەنێتی و پێغەمبەری ڕەسوولی خوایە کەواتە وەمانتیق عن الهوا کەواتە ئەمە شتێکی مەقسوودە بمانەوێ نەمانەوێ بێگومانە کەواتە مەبەست لێرە چییە بەس لەوەیە مامۆستا گیان هەموو کەسێک لە ئێمە هیجرەت بەردەوامە لە ژیانی هەمومانە هەموو لەحظە و ساتێ هیجرەت ئەبێ هەبێت وەکوتم من استەوە یەومە فەهو مەغبون ئەبێ ئەمڕۆ هیجرەت کەم لە دوێنێ لە خۆکە تەنانەت لە کردەوە باشەکانی دوێنێکش خۆ زۆر لە ساڵحین بەڵام هیجرەت فمن كان هجرته إلى الله ورسوله بەڵێ بەڵێ يعني أبي هجرتك لا بناي خويا بنقل بناي ما بس يجي بەڵێ بێگومان جاکەرەوەی پەسی پەیامدار لەگەڵ کەسی ترە ئەوەیە تۆ ئەمەی ئەکەی بۆ خوا و پێغەمبەرەکەیەتی بۆ قیامەتی خۆتە چاوەڕێی دەستخۆشی و ئافرینی خەڵک ناکەی ئەوە مهمەکەی لێرە کەواتە پێویستی لە چی لەو نیەتی کە تۆ ئەجوڵێنێ مامەستا هەستەکەم زۆر ڕەبتی بە ئێستاوە هەیە ینی بۆ بەتایبەتی بە ژیانی ئێستاوە ینی ئێمە هەمومان ئیدعایەوەکەن کە لەبەر خاتری خوا هاتوینە ناو کاری ئیسلامی و سەحی ئیسلامیەوە و ئێمە بەردەوام لە هیجرەت هاین و دنیا لای ئێمە ینی شتێکی زۆر زۆر هاکەزاییە و هیجرەتە گەورەکەی ئێمە بۆ قیامەتە بۆی ئێمە زۆر ڕەبت نەبین بە دنیاوە بە تایبەتی کێسا دنیاویستی هەیە یعنی ئینسان حتا لەم ڕێگایش کە ئێمە گرتومانە دەتوانی مەسەلەن بۆن منە دنیات دەستکەوێ وەکو وا پێمان بڵە کاکە ئەوە بیرتان نەچێ هەمیشە هیجرەتەکەی ئەوە بێ لە پێناوی خۆیان بێ نەک لە پێناوی ئەو شتانێکە لە دنیا دەستانەکەوێت بێگومان مامۆستا یەک شتی یەک حەقیقەتەیە ئیسلام ئەسڵەن دژی فەقیریە فەقیری وەکو نەخۆش سێرەکە اللهم إني أعوذ بك من الفقر باشە بەس پێتە فەرمێ جیاوازی تۆی پەیامدار و خەڵکێکی تر چییە ئەوەیە فەلسفەی ئیسلام لەگەڵ ماڵ و سامانەوەیە دنیا کە لە دەستا بێت دڵتان نەبێ ببە بە ملیاردێر چی کام پێغەمبەر عەلەیهی سەلام پاشا بوو مەگە داود نەبوو داود پاشا نەبوو ئەی باشترین ڕۆژوو چییە ڕۆژووی داودە پێتە فەرمێ نابێت ئەو دنیایی تۆ کە حتا زوهدەکە نابێت زوهد ئەوەیە دنیا لە دڵتی پێوە نەبەستی بەڵکو لە دەستا بێ ببە خاوەنی ماڵ و سامان گەورەترین هۆکاری ئەمڕۆ بەڕاستی کە ئێمە پێویستمان پێیەتی
یەکەم ئەوەیە ماڵ و سامان لە دەستمانە بێ لە دڵمانە نەبێ هەوڵ بدەیت زۆرترین ماڵ و سامانت هەبێ باشترین ماڵ و سامان بۆ کەسێکی ساڵحە بەڵام نەکەی دڵی پێ بەستی چونکە خۆشی سەرگەردانەکە بۆ پێغەمبەری خوا قسەیەکی زۆر جوان هەیە ئەفەرمێت الصدقة أول ما تقع في يمين الرحمن تجميع نبي أفرمي كم جات بدس خواي قبل بدس راس لي ولا قريه بس لا فرمي كي تلا فرميت لو كانت الدنيا تعدل عند الله جناح بعوضة أفرمي أجدنا قيمتي بالا مشوليش يواي أو دنياي كقيمتي بالا مشوليش نيا خواي قولك أي بخشي بدس راس لي ولا قريه أي ما تشي واكل أما لك قيمتي بالا مشوليش نيا أو أنا برز بيت خوا بدس راس لي ولا قريه أو ما مالي منو تو إلى قال مالو سامانة ئەگەر توانی من مامەڵی من و تۆ مامەڵەیەکی ئیجابی بێ ئەو کاتە ئەبێتەوەی بەرزی پارەکە و بەرزی خۆشم ئەگەر خوا نەخواستە ئەم نەکە ئەبم بە کۆیلەی دنیا بۆیە ئەوە خاڵێکە خاڵی دووەم کە باسمان کرد بەڕاستی نیەتەکە مهمە خاڵێکەیە ئەیبینی زۆر جار ڕەوانەیە ئەوان ئەو بەڕێزانەی ئەو کەسانەی کە بەسەر بەلایەنە ئیسلامەکانە ئەبینێت ئەو بەردەوام لە خەمی خەڵکایە مناڵی بێ باوک هەژار نەخۆشخانە ئەکاتەوە هاوکاری خەڵکەکە بەدەم خەڵکەوەیە خۆی پارەی لە گیرفانیان نیە بەڵام معاشی خەڵکەدا بدەم خەڵکەوەیە بەڵام سیرەکەی خەڵک وانە بۆ منکاتی هەڵبژاردننیە کەس ئاوڕێنە دەنگ بەتوان دەنگ خەڵکی ترەدا ئەمە زۆر جارڕەوانەی کەسی باوەڕدار وا لێ بکا بڵێ کاکە بۆ چیەکی نا پێتە فەرمە نیەت تۆ مامە لەگەڵ خوایەکەی تو واجبێکی لەسەر ئەدای بکە خەڵک پێزانێ پێ نازانێ تۆ باکرد نییە کەواتە ئەمە ئەسڵی مەوزوعەکەیە قسەیەکی جوانی هینەیە پێشەوە عومەری کوڕی خەتاب ئەفەرمێت لە جەنگی هێنا ئەو جێکی لە جەنگەکان نابوو جەنگی مەدائینە مسلمانەکان سەرکەوتن خەبەریان هێنایەوە فەرمووی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە ڕسوول هاتەوە نێرە هاتەوە مژدەی هێنا فەرمووی دەنگ و باش فەرمی سەرکەوت فەرمی الله ئەکبەر فەرمی نوعمان چی بەسەرا فەرمی نوعمان شەهید بوو دەستی کرد بە گریان فەرمی ئەی فڵان ناوی چەند هاوڵێکی فەرموو وتی شەهید کران زۆر گریان دەست گریا ئەمەی کە هاوڵەکەی هێنا ویستی دڵی ئیمامی عومەر تۆزێ هین کات بێنێتە جێ خۆی وتی کێتر وتی کۆمەڵە کەس تۆ نایەن ناسی ئەی عومەر ئەی پێشا تۆ نایەن ناسی تووڕە بوو ئیمامی عومەر خەی کرد وتی جا ئەوان چی منەتیان بە عومەرە چی منەتیان بە عومەر ئەو خۆ ئایان ناسی چی منەتیان بە عومەرە ئێمەی مسلمانی چیەکەی لەم کۆمەڵگایە بۆ خەڵکو بۆ خەڵکی خۆمان بۆ میلەتی خۆمان چی منەتم بەوەی خەڵک بزانم بۆ خوای کابێ بۆ ڕۆحەوە بەڕاستی بەو نیەتەوە کە لە هیجرەتە هەیە مامەڵەکەین بە ئیزنی خوای گەورە سوپاس دەکەین مامۆستا حەسەن حوسێن خۆشحاڵ بووین کە جەنابەت لە جێکەوتی ئەم جارە ئامادە بوو و وەڵامی پرسیارەکانت داینەوە خوای گەورە موفقت کە و سەربەرز بین ئینشاءڵڵا بەڵێ خۆشەویستان بە شێوەیە گەشتینە ئەڵقەی ئەم جارەشمان تاکو بێ گەشتنەوەیکی دیکە هەمووتان بە خوای پەروەردگارە سپێرم خواتان لەگەڵ